گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. خراپی دۆخی تەندروستی هاوڵاتیکی دەستبەسەرکراوی خەڵکی گیلان غەرب، لە سێدارەدانی نۆ بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی، بەردەوامی گوشاری هێزە ئەمنیەکانی ڕژیم بۆ سەر خوێندکاران لە ئێران، دەست بەسەر کران و سنووردارکردنەوەی پارێزەران لە ئێران و چاوپێکەوتنی ڕاستەوخۆی نوێنەرانی ڕژیمی کۆماری ئیسلامی و ئامریکا لە مەسقەت. خراپی دۆخی تەندروستی هاوڵاتیکی دەستبەسەرکراوی خەڵکی گیلان غەرب. بەپێی راپۆرتی گەیشت و دلارام کازمی خەڵکی شارستانی گیلان غەرب و دایکی دوو منداڵ کاتی دەستبەسەرکرانی ڕوبەڕووی توندوتوژیەکی زۆر لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیم بۆتەوە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ناوبراو کاتی دەستبەسەرکرانی و پێش لە گواستنەوەی بۆ بەندی ژنانی زیندانی ناوەندی شاری کرماشان کەوتووەتە بەر توندوتیژیەکی بێوێنەی هێزەکانی ڕژیم و بەهۆیەوە دەست و قاچێکی شکاوە. جێگای ئاماژەیەکە و هاوڵاتیە سەرەتا ڕێکەوتی چواردێ بەفرانباری 1404 هەتاوی دەستبەسەر و پاشان بە شێوەیەکی کاتی ئازاد کرابوو، بەڵام دیسان ڕێکەوتی حەڤەی مانگی ڕابردوو دەستبەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان دەکرێت. بەردەوامی دەستبەسەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیکی خەڵکی شاری کامیاران. بەپێی دوایین زانیاریەکان، هاوڵاتیکی خەڵکی شاری کامیاران سەرەڕای تێپەڕبوونی نزیک بە 1 مانگ دەستبەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو هاوڵاتیە بە ناوی ئیبراهیم ڕۆستەمی ڕێکەوتی 19 مانگی بەفرانباری ئەمساڵ هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی ئاستی ناڕەزایەتیەکانی خەڵک دشت بە دەسەڵاتی گەندەڵی کۆماری ئیسلامی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەستبەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. جێگای ئاماژەیە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستانیە و لە مافی پەیوەندی گرتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. لە سێدارەدانی نۆ بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا نۆ بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، 7 زیندانی بەناوەکانی ئیرەج مستەفەوی، بەختیار شەهابی، حەسەن عەلایی بەخش، بێهروز حەزرەتی، ناسر حسەینی، هاشم عەباسی و عەلی محەممەدپور بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست لە زیندانەکانی گورگان، ئەردەبیل، قەزوین، قوچان و ئەهەر لە سێدارە دراون. هاوکات دوو زیندانی دیکە بەناوەکانی پەیمان شیری و محەممەد جەواد نامداری بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی تەورێز و دیزڵابادی کرماشان ئیعدام کراون. گیان لەدەستان و برینداربوونی 3 کرێکار لە گوڵستان. بەپێی دوایین هەواڵەکان بەهۆی تەقینەوەی کارگەیەک لە نزیک شاری گونبەدکاو سەر بە پارێزگای گوڵستان کرێکاری گیانی لەدەستا. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو ڕووداوە لە شێرکەتی زێڕی سپی گوڵستان ڕوویداوە و 2 کرێکاری دیکەش بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. جێگای ئاماژەیە لە ساڵانی ڕابردوودا بە هەزاران کرێکار لە ناوەندە جیاوازە پیشەیەکاندا تووشی ڕووداوی کار بوون و کۆمەڵێکی زۆر لە کرێکاران بەهۆی بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ئیمەنی شوێنی کاری کرێکاران گیانیان لەدەستاوە. مانگرتنی بەندکراوێکی سیاسی لە زیندانی وەکێڵئابادی مەشهەد. بەپێی راپۆرتەکان ئەسخەر شاکری بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی وەکێڵئابادی مەشهەد بەهۆی ناڕوونی ڕەوەندی دۆسیەکەی مانی لە خواردن گرتووە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ناوبراو چەند ڕۆژ پاش بەشداری لە مەراسمی حەوتەمی خوسرەو عەلی کوردی پارێزەری خەڵکی شاری مەشهەد کە بە شێوەیەکی گوماناوی گیانی لەدەستاوە ڕێکەوتی 11 مانگی بەفرانبار لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەستبەسەر و پاش کۆتایی هاتنی ڕەوەندی لێپرسینەوە لە گرتوخانەکانی ئیتلاعات ڕەوانەی زیندانی وەکێڵئابادی مەشهەد کراوە. جێگای ئاماژەیە ئەو هاوڵاتیە تووشی نەخۆشی شەکرەیە و مانگرتنی لە خواردن کاریگەریکی زۆر خراپی لەسەر تەندروستی هەیە.
بەردەوامی گوشاری هێزە ئەمنیەکانی ڕژیم بۆ سەر خوێندکاران لە ئێران. بەپێی راپۆرتی گەیشتوو 11 خوێندکاری زانکۆی تەورێز لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەستبەسەر و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەشکراون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، خوێندکارانی ئەو زانکۆیە بەهۆی کۆبوونەوەیان لە ڕۆژانی ڕابردوو تەحریم و بەشداری نەکردنیان لە تاقیکردنەوەکانی زانکۆ و هەروەها وتنەوەی دروشم دژ بە کوشتاری ناڕازیان و جەنایەتەکانی کۆماری ئیسلامی لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمەوە دەستبەسەر کراون. جێگای ئاماژەیە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکانیان و کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و فەرهەنگی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستانیە و مەترسی سەپاندنی تۆمەتی ناڕەوا لەسەر هێندێک لە دەستبەسەرکراوان هەیە. دەستبەسەرکران و سنووردارکردنەوەی پارێزەران لە ئێران لە ڕۆژانی ڕابردوودا لانی کەم 19 پارێزەر و چالاکی مافی مرۆڤ لە ئێران دەستبەسەرکراون و هێشتا لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون. بەپێی دوایین زانیاریەکان ئەو پارێزەرانە بەناوەکانی شیا قوشا، مهران ئەنساری، نازەنین بەرادەران، جەعفەر کەشاوەرز، جەعفەر زارعی، عنایەتوڵڵا کەرامەتی، زوهرە جەوانی، جەواد عەلی کوردی، ئیبراهیم پارسامێهر، سپیدە تاهیری، محەممەد نەجەفی، محەممەد ڕەزا فەقیهی، مەهدی کەرێمی فارسی، تاهر نەقەوی، ئەبولفەز ڕەنجبەری، نازەنین سالاری، مەحموود تەراوەت ڕوودی و مەسعود ئەحمەدیان بە تۆمەتی یارمەتی دەستبەسەرکراوان و هەروەها ناڕەزایەتی جز بە دەنایەتەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی دەستبەسەر و تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە بە تەنیا دانیشتنی دادگا لەسەر تۆمەتەکانی 3 هاوڵاتی دەستبەسەرکراو لە شاری شیراز بەڕێوە چووە. چاوپێکەوتنی ڕاستەوخۆی نوێنەرانی ڕژیمی کۆماری ئیسلامی و ئامریکا لە مەسقەت. بەپێی دوایین زانیاریەکان، نوێنەرانی ڕژیمی کۆماری ئیسلامی و ئامریکا لە خۆڵی نوێ دانوستانەکانی نێوان ئەو دوو وڵاتەدا بە شێوەیەکی ڕاستەوخۆ کۆبوونەتەوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە بە وتەی عەباس عەراقچی و ستیڤ ویتکاف، دانوستانەکان بە شێوەیەکی ئەرێنی بەڕێوە چووە و بڕیارە قۆناغێکی دیکەی دانوستانەکان لە وڵاتی عومان بەڕێوە بچێت. ئەم هەواڵە لە کاتێکدایە کە نوێنەرانی هەردوو لایەن لە ڕێگای چەندین ڕاگەیاندنەوە بڵاویان کردبووەوە کە دانوستانەکان بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بەڕێوە دەچێت و نوێنەران دانیشتن ناکەن. هاوکات بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، دەوڵەتی ئامریکا لە گەڵاڵەیەکی نوێدا بڕیاری داوە هەر وڵاتێک لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی بازرگانی بکات، کاتی بازرگانی لەگەڵ ئامریکا ماڵیاتی 25% لێ وەردەگیردرێت. تێکەڵچوونی نێوان هۆزە عەرەبەکان لە سووریا. بەپێی هەواڵی گەیشتوو، هۆزە عەرەبەکانی ئەو ناوچانەی کە هێزەکانی سووریای دموکراتیک لیان کشاونەتەوە بە مەبەستی وەدەستهێنانی بەرژەوەندیکی زۆرتر لەگەڵ یەک لە شەڕێکی قورسدان. بەپێی ئەو وێنانەیە بەدەستمان گەیشتوون، هۆزە عەرەبەکانی ناوچەکانی دەیرەزور و ڕەقە سەرەڕای هێرش بۆ سەر یەکتر ژمارەیەکی زۆر لە بیرە نەتەوەکان ناوچەکەیان ئاگرداوە و زیانێکی زۆر بە حکوومەتی کاتی سووریا کەوتووە. ئەمە لە کاتێکدایە کە حکوومەتی کاتی سووریا بە ڕێبەرایەتی محەممەد جۆلانی بڕیاری دابوو کە گروپ و هۆزە چەکدارەکانی سووریا بە تەواوی کۆنتڕۆڵ بکات، بەڵام نەک تەنیا توانای کۆنتڕۆڵکرانیانی نەبووە، بەڵکو پێشڕەویکی زۆریانی کردووە. دووە هەواڵمان سەبارەتە بە بەردەوامی گواستنەوەی چەکدارانی دەستبەسەرکراوی داعش بۆ عێراق. بەپێی دوایین زانیاریەکان، پرۆسەی گواستنەوەی بەندکراوانی داعش بۆ زیندانی فیدراڵی عێراق بەردەوامە و بڕیارە بەندکراوان بۆ ماوەیەکی کاتی لە عێراق ڕابگیردرێن. لە مانگەکانی ڕابردوو هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی گرژی و ئاڵۆزیەکانی نێوان هێزەکانی سووریای دموکراتیک و چەکدارانی سەر بە حکوومەتی کاتی سووریا، هاوپەیمانانی نێودەوڵەتی بە سەرۆکایەتی ئەمریکا بڕیاریاندا بە هەزاران چەکداری دەستبەسەرکراوی داعش لە زیندانەکانی ژێر کۆنتڕۆڵی ئیدارەی خۆبەڕێوەبەری ڕۆژئاوای کوردستان بۆ وڵاتی عێراق ڕابگوێزرێت. ئەمە لە کاتێکدایە کە کۆمەڵێکی زۆر لە چەکدارانی داعش لە مانگەکانی ڕابردوودا لە زیندان هەڵهاتوون و مەترسی سەرهەڵدانەوەی شانە نووستووەکانی داعش لە ئارادایە.
بینەرانی عزیز و خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.